تیوار زانیاری لەسەر جوڵە سیاسیەکانی لاهور شێخ جەنگی ئاشکرا دەکات. ماوەی چەند ڕۆژەکە لە دەستگاکانی ڕاگەیاندن وە بڵاوکراوەتەوە کە گوایە لاهور شێخ جەنگی حیزبێکی سیاسی دادەمەزرێنێت. هەروەها چەندین ناویش تا ئێستا لە میدیاکان بڵاوکراونەتەوە. بەڵام تیوار زانیوێتی هیچ کام لەو ناوانە ڕاست نین. تیوار پەیوەندی بە چەند سەرکردەیەکی نزیک لە لاهور شێخ جەنگیەوە کرد و ئەوان وتیان لاهور شێخ جەنگی هیچ حیزبێکی سیاسی تۆمار نەکردووە. ئەو سەرچاوەیە ئەوەشی ئاشکرا کرد کە لە ئێستادا ئەوان چاوەڕێی بڕیاری دادگای فیدراڵین لەسەر پرسی یەکلایکردنەوەی شێوازی بەڕێوەچوونی هەڵبژارنەکانی پارلەمانی کوردستان و دەرگاکردنەوە بەڕووی تۆمارکردنی لیست و قەوارە سیاسیەکاندا. ئەوەی کە لاهور شێخ جەنگی و ئەو سەرکردانە کە لە یەکێتی ناڕازین جەختی لێ دەکەنەوە تەنیا ئەوەیە کە لیستی سیاسی بۆ هەڵبژارنەکانی پارلەمانی کوردستان تۆمار دەکەن و هەموو ئامادەکاریەکیشیان تەواو کردووە. بەشێک لە سەرکردەکانی نزیک لە لاهور شێخ جەنگی با تیواریان ڕاگەیان هەموو ئەو ناوانەی بڵاوکراونەتەوە سەبارەت بە حیزبێکی نوێ لەلایەن لاهوری شێخ جەنگیەوە دوورن لە ڕاستیەوە. تەنها ئەوە نەبێت کە دوێنێ 27 مانگ تیوار بڵاوی کردەوە کە لاهوری شێخ جەنگی بارەگا لە شاری هەولێر دەکاتەوە.